خوێنخستی، ئامادەکاری دەرونی بۆ منداڵبوون، سەفەرکردن، ڕاهێنان. ئاسوودەیت لە ماوەی دووگیانیدا یەکسانە بە تەندروستی و دەروندروستی کۆرپەکەت. گروپی ئاسوودە لە 8مین دیداریدا لەگەڵ خانمانی دووگیان شاد دەبێت لە بەرواری 26 دەی 2025 ڕۆژی یەکشەممە. خوێنخستی یەکێکە لە کێشە باوەکان لە ئێستای خانمانی دووگیاندا. نیشانە و چارەسەرەکانی باز دەکران. ئامادەکاری دەرونیەکان بۆ منداڵبوونی سروشتی لەلایەن بەڕێز دکتۆر یادگارەوە بۆتان باز دەکران. سەفەرکردن یەکێکە لەو حاڵەتانەی هەموو خانمێکی دووگیان پێویستە بیکات. بەڵام چۆن مامەڵەی لەگەڵاکەی؟ ئەمە خاڵێکی گرنگە. کاتی تایبەتمان بۆ پێدانی ڕاهێنانی تایبەتی ماوەی دووگیانی تەرخان کردووە بۆ خانمانی ڕوونبینی دواڕۆژ.